سەرەتای ساڵی 1970دا ڕەوشە کوردە gelek xirab bû, yani rewşa siyasî ya mirovî ya nasandina Kurda ku baştirîn rêga ya yarmetiyê Kurd kirdin dezgehekî me berdewam hebe û penahekî bo Kurda hebe yani. Wasî Kamran Bedirxanova û wasî neşîttirîn Kurdî Fransa ka Kendal Nizam wasî ewanova Madam Mitterrand احتمامێکی زۆر تایبەتی پیا کرد لەسەر مۆزوعی کوردیش ئینستیتیوت. کاتی کڕینی ئەم ماڵە بۆ پەیمانگای کوردی من لێرە بووم. بێگومان هاوکاریشم کردن. کەنداڵ زۆر زیرەک بوو. دیپلۆماتکارێکی گەورە بوو. کە ئینستیتیوت دامەزرا ئەو کاتە لە ئەمریکا بووین و ئەمانزانی کەوا ئینستیتیوتێک دامەزراوە لە پاریس بۆ خزمەتی هەموو پارچەکانی کوردستان. دەزانم زۆر کەس کە ئەم پەیمانگەی یارمەتی داون ئێستا پشتیان تێ کردووە. دواتر بووە مرکزێکی گەورە بۆ مەسەلەی سیاسی و بۆ خزمەتکردنی چێژەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. پەیمانگای کوردی لە پاریس کۆنترین و کاریگەرترین پەیمانگای کوردیە لە دەرەوەی کوردستان. بە هاوکاری یۆڵمازگونی و کەنداڵ نەزان هەردووکیان ئەو ئینستیتیوتیان دامەزرا. یەکەمین دامەزراوەی فەرمی کوردی لە ساڵی 1983 بە ناوی پەیمانگای کورد لە پاریس ئینستیتیوتی کورد لە پاریس خۆی بە ئەوروپیەکان ناساند. بەوەش خەونی چەندین ساڵەی کوردی دانیشتووی ئەوروپا لەسەر دەستی کەنداڵ نەزان هاتە دی. لایەکی شەڕێ ئیران عێراق هەبوو، شەڕێ خومێنی دژی کوردی ڕۆهڵات هەبوو، شەڕێ سەدام دژی کوردی باشوور هەبوو. لە تورکیە داربا ئەسکەری کودەتا چێبوو هەزاران کورد ڕەوشەنبر و کەسی دن دەهاتن ئەوروپا. داینی کاتیدا ڕایە گشتیا دنیای دخواست سەر کووردا ئاگاداری هەبێ ڕۆژنامەوان کەسێن سیاسی تو دەستگەهێکی کوردی نەبوو دەستگەهێکی بەردەوام بەرسیواوان پێویستیا بدە. حکومەتا هەند دۆستێمە هەبوو مەلگەروانژی ئەو کرد شێورین بوانڕە ku baştirîn rêga ya yarmetiyê Kurd kirdin dezgehekî me berdewam hebe. Yekê lew şte muhîmanî ke bû ew bû wasî Kamran Bedirxanova û wasî neşîttirîn Kurdî Fransa ka Kendal Nizam wasî ewanova Madam Mitterrand احتمامێکی زۆر تایبەتی پیا کرد لەسەر مۆزوعی کوردیش ئینستیتیوت. کوردی ئینستیتیوت دروست بکرێ و ئەو هەموو یارمەتێک بۆوان بکرێ بۆمان بکەن و یارمەتیمان بدەن. لە پاریس کەسایەتێکی کوردی ناوازە هەبوو کە پەیوەندی نێوان فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا و ڕۆژنامەنووسان و کوردستانی عێراقی باشتر کرد. ئەویش میر کامەران بەدرخان بوو. پێی گوتم پێویستە جۆیس بلاو کەنداڵ نەزان بناسیت. ئیدی کەنداڵ نەزانم بینی. لە کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتاکان بوو. کەسێکی زۆر زیرەک و شارەزام ناسی و بووین بە هاوڕێی یەکتر. ئەو کاری بێوەستانی کرد بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کولتوری کوردی. لە ساڵی 89 ئەوە بوو کۆنفرانسی پاریس ڕێکخرا کە هەموو پارچەکانی کوردستان و حیزبی جیاواز بەشداریان تیا کرد لە سووریا لە ئێران لە تورکیا. ئێمە چوین بۆ پاریس بۆ بەشداربوون لەو کۆبوونەوەیدا. لە ئەمریکاوە سەنەتەر کلەیبەرن پێڵ کە سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی سێناتی ئەمریکا بوو لەوێ بوو کە زۆر دۆستی کورد بوو. پیتەر گالبرێث کە ئەیناسن سەفیری پێشووی ئەمریکا لە کرواتیا کە دۆستی کوردە لە هەشتا و حوتەوە دۆستی نزیکی خۆمە. ئیتر لەوێ ئێمە لەو کۆبوونەوەی کە بەشدار بووین بەڕاستی بینیمان کەوە
ئەم ئینستیتیوتە چەند گرنگە بۆ خزمەتی کورد. پەیمانگای کوردی لە پاریس کۆنترین و کاریگەرترین پەیمانگای کوردیە لە دەرەوەی کوردستان کە تەرخان کراوە بۆ پرسی کورد. کاریگەریەکی گەورەشی هەیە بۆ نیشاندانی پرسی کورد بە خەڵکی جیهان، بە تایبەتی لە فەڕەنسا هەروەها ئەمریکاش. ساڵی 1983 دامەزرا و یڵمازگنی ئەو وەختە لە فەرەنسا بوو و پەناهەندە بوو لە فەرەنسا و یڵمازگنی فیلمێکی هەبوو. ئەو فیلمەی خەڵاتێکی بردەوە لە مەهرەجانی کان. یڵمازگنی ناوێکی گەورە بوو لە فەرەنسا بە هاوکاری یڵمازگونی و کەنداڵ نەزان هەردووکیان ئەو ئینستیتوتیانە دامەزرا. Değerli arkadaşlarım, hatırlarsınız Kürt Enstitüsü'nün geçen yıl kuruluş nedeniyle düzenlediği şenlikte şöyle dedim. Enstitü şu ya da bu grubun hizmetinde değil, enstitü bir bütün olarak Kürt ulusunun hizmetinde bir bilim kurumudur. Katiyam servi proje iş dikirin. Hünermende Kurdê mezun Yılmaz Güney ji zindan payîza heştaviyeka da zindanê Türkiye 3 sal hükmda bûne. Firar kir hat. O me ew kir yani duwê demê de ber peywendiye me bi hikûmet re başû me hewl da ku alîkarî bidin were li Fransa bibe penaber. Nek li welatekî wek Yunanê ya li ciyekî din. O çend mangekî bi hevra xebitîn heta filma wê bibin Canê ez kan li gel wî bûm ji bo ku ew nasnama Kurdî ya Yılmaz Güney bidin pêş. İca piştî ku Yılmaz Güney jî hat gel wî jî istişare kir. Ew jî got fikrekî gelek baş e, projekî gelek baş e. 1989 مهمترین شتیان ڕێخست بە حقیقت ئەوەی کە ڕێکخرا لە هەموو شتێ مهمتر ئەوە بوو کە مؤتەمەری ئایدەنتیتی کورد یعنی هەویەی کورد لەو مؤتەمەرە زۆر پێشکەوت ئینستیتیوت چونکە شخصیاتی زۆر مهم زاخەرۆف مەسەلا ژنەکەی هاتبوو خۆشی مشتەریک بوو لەگەڵ براکەی جۆن کەنەدی. یەکەم جار بوو کوردی هەموو وڵاتان پێکەوە کۆ بکرێنەوە. کوردی کوردستانی عێراق، سووریا، ئێران، تورکیا و یەکێتی سۆڤیەت بەشدار بوون. کۆنفرانسێکی باش بوو. بێگومان زۆربەی جەختەکە لەسەر ڕەوشی کوردستانی عێراق بوو. ئەنفال و وێرانکاری گوندەکان کە دواتر بووە جینۆساید. لە سەردانێکمان لە ساڵی 1970 سەرەتای دامەزراندنی ئەنستیتیوت بوو ئاشنایی لەگەڵ کاک کەنداڵ و برادرانی تری شەروە کە لەوێ بوون ئاشنا بووم. بەداخەو ئەو دوو کەسایەتیە کە ئەوانی دەوری کاریگەریان هەبوو کە هەردووچیان یەکیان وەفاتی کرد کە یڵماز بوو چەند مانجێک دوای ئەوە، یەکیان قاسمێ بوو کە شەهید بوو دوای چەند ساڵێک. سەرەتاکەی زۆر پێ خۆشحاڵ بووم بەوەی کە بۆ یەکەم جارە ئەنستیتیوتێک لە وڵاتێکی گەورە وەکو فەرەنسا دابمەژرێت بە ئیجازەی ڕسمی. ڕاستە سەر بیدایەتەکەی هەر بە مەسەلەی کەلتوری و فەرهەنگ و ڕەوشەبیری بوو، بەڵام دواتر بووە مەرکەزێکی گەورە بۆ مەسەلەی سیاسی و بۆ خزمەتکردنی کێشەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتانەی کە پەیمانگای کوردی کرایەوە، کورد کەسیان لە ئەوروپا نەدەناسی جگە لە کەنداڵ نەزان و کەسانی کاریان لەگەڵ دەکرد. دەستیان نەدەگەیشتە هیچ شوێنێک. بە جۆرێک بوو کە کەنداڵ تەلەفۆنی بۆ من کرد، ئاخۆ لە باڵوێزخانی ئەمریکا کەس دەناسم، منیش کەسی دیاریکراوم نەدەناسی. بەڵام پێم گوتن سەردانی کەرێکی گرنگی کورد هەیە ڕەنگە باش بێ بیبینن. هەندێک جار دەیان گوت بڵێ و هەندێک جاریش دەیان گوت نەخێر. دەکراوە سەردانکەرە کەسێکی گرنگی وەک تاڵەبانی بووە. بەبێ پەیمانگای کوردی هیچ شتێک بەدی نەدەهات. نوختە و کۆتایی. ئەمڕۆ
زۆر کەسی ناودار ئەوەیان بیرچۆتەوە، بەڵام من بیرم ناچێتەوە. پەیمانگای کورد خۆیان وەکو ڕێکخراوێکی سربەخۆ ناسیاسی و ئەلمانی پێناسە دەکەن، بەڵام خۆشیان بە مڵکی ڕۆشنبیران و هونەرمەندانی کورد هەروەها پسپۆڕانی ڕۆژاوایی کە لە بواری کوردناسیدا کار دەکەن دەزانن. کامران بەدرخان، یڵماز گونای و هەروەها عەبدوڕەحمان قاسملو، ئەم سێ کەسە زۆر ڕۆلی کاریگەریان هەبووە، ڕۆلی کاریگەر و ناڕاستەوخۆ لە بنیادنانی ئەنستیتوی کوردی پاریس، بەڵام کەسێک کە توانی ئەم توانانە کۆبکاتەوە و لەسەر ئاستی کردنی بیکا بە کردەوە و ئەو ئەنستیتوی لێ بکەوێتەوە بێگومان کاک کەنداڵ نەزان بوو. ئامانجیکردنەوەی پەیمانگای کوردی ناساندنی دۆزی کورد بوو، بێگومان بۆ ئەوەی کورد بە خەڵکی فەڕەنسا و جیهان بناسێنن لە ڕووی کولتوری و سیاسی. هەروەها دۆخی خستنەڕووی مافەکانی مرۆڤ لە کوردستان من هاوکاریم کردن، هەمیشە هاوکاری پەیمانگای کوردیم کردووە، بێگومان تاوەکو ساڵی 2000 هەروانە بێژ بووم لە زانکۆ. لە ساڵی 2000ەوە خانەنشین بووم و بە شێوەی بەردەوام لێرە لە پەیمانگای کوردی کار دەکەم. جۆغرافیا کوردستانی ئۆیا دنیای ناوێن کوردیش بۆی وڵاتên دنیای چینە، ناوێ باژارێ کوردی چینە و مەم نەخشەیەکی کوردستانê li Kataloniya باریکاری حکومەتا Kataloniya bi navê Kurdî wê demê amade kir çap kir ku ew malî gelek Kurda hebûn li bo wek nasnameyek ji bo wan nexşa Kurdistanê ew bû. کەنداڵ زۆر زیرەک بوو، دیپلۆماتکارێکی گەورە بوو. سەرڕای گۆڕانی حکوومەتەکانی فەڕەنسا یەک لە دوای یەک دەیزانی پەیوەندی لەگەڵیاندا بپارێزێت بۆ ئەوەی کەیسی کوردیان بۆ باز ماڵی پەیمانگای کورد لە پاریس بووە بە ناوێکی دیار و ناونیشانێکی گرنگە بۆ ئەوروپیەکان بۆ بەدەستخستنی زانیاری لەسەر کورد و کوردستان. بۆ مەسەلەی بیناکە مادام میتران وتی من مستعدم لەسەر حسابی منظمەیەکی عالەمی هەبوو فرانس لیبەرتێ یعنی حڕیەت فەرەنسا، منظمەیەکی زۆر گەورە و مهم بوو بەتوانا بوو و سعاداتی زۆریشان وەرەگرت لە حکوومەتی فەرەنسی، وتی من ئەگەر ئێوە ڕوبعێکی سێ ڕوبعەکەی پیا بکەن ئێوە من ڕوبعێکی لە دوایە ڕوبعەکەشی گۆڕی بە سەیەک منیش پێم وتم باشە ئەگەر مادام میتران سەیەک بە من ئەگە بزانم ئەو سەیەکە چاکە منیش پێتانم ئایا ئەتوانم یان نا گەڕانەوە لای من حسابیان کەوتن تقریبا 50,000 پاوەنی هینەکە بەریتانیەکە. کەنداڵ وتی ئەمە منەظەماتی کوردیمان هەیە لە تورکیا و لە ئەوروپا و لە زۆر شوێن و خەڵق و ئەشخاص وەمانە هەر وەختێک هین بوو هەر وەختێک حاضر بوو داوای پارەکەتان لێ یەکە چەند کەسێکی تریش لە کوردستانی تورکیا و پارەیاندا یارمەتیاندا پارەکە دروست بوو. کاتی کڕینی ئەم ماڵە بۆ پەیمانگای کوردی من لێرە بووم، بێگومان هاوکاری شەم کردن، هەمیشە نزیک بووم لەیان. پێشکردنەوەی ئەم پەیمانگایە کەنداڵ نەزانم ناسی لە ساڵانی حەفتاکان نەکەشتاکان. کاتێک بیرۆکەکەی بۆ باسکردم پێم خۆش بوو، بەشداری پرۆژەکەم کرد، ئامادەی ئاهەنگی کردنەوەی بووم، مادام میترانیش لێرە بوو، ئاهەنگێکی خۆش بوو، بێگومان لەو کاتەوە لێرەم. کاتێک یەکەم جار چووم بۆ کوردستان پەیمانگای کوردی زۆر یارمەتیدام. ئەوان باسی هەوڵی ئازادبوونیان بۆ دەکردم، لەوێ دەمتوانی پرسیار لە خەڵک بکەم. ئەوان تەواو تۆقی بوون، هیچ پرسیارێک بۆ ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەوانی ڕۆژئاوایی نەبوو کە چووبوون بۆ کوردستانی عێراق لەو سەردەمەدا. من باسی پێش ساڵی 1991 دەکەم.
تەنانەت لە نێوان 1991 بۆ 2003 پەیمانگەی کوردی نەبووایە زۆر لە ڕۆژنامەوانان هەرگیز گەشتیان نەدەکرد. ئەمە هەر زۆر بنچینەیە. من پێم خۆش نییە کە هیچ کوردێک و لە هیچ شوێنێک هەرگیز ئەوەی بیر بچێتەوە. ئەگەر ئەمە دەڵێم لەبەرەوەیە کە بەداخەوە هۆکاری باشم هەیە و دەزانم زۆر کەس کە ئەم پەیمانگەی یارمەتی داون ئێستا پشتیان تێی کردووە. پەیمانگای کورد بووە بە ناوەندێکی گرنگ بۆ کۆکردنەوەی هەموو ئەو بەڵگانەی لەسەر کورد هەن بە زمانە جۆرا جۆرەکان. کۆمەڵێک نووسرا و کتێب و بەڵگەنامەی زۆر تایبەت هەیە کە تەنها لە ئینستیتیوتی کوردی پاریس دەست دەکەوێت لەسەر کورد. ئارشیڤێکی زۆر فراوانی هەبووە. ئارشیڤی کامران بەدرخان لە ئینستیتیوتی کوردی پاریس پارێزراوە. ئەمانە هەمووی سەرچاوەیەکی کولتوری زۆر گرنگن بۆ کورد و کوردستان. یەک جوان بەشی زمان و ئەدەبی کوردیەک و کاریوانی سەرەتایی ئەو کورمانجیە لێت ئانی وەختێدامە ڕێزمان گرامەری کوردی فەرهەنگی ئینگلیزی کوردی فەرهەنگی ناوە کوردی فرانسیزی گەرەک تشتا بەلاو کردیە ئەو زمان و ئەدەبە. یەک جوان ئەوکەن زانستی مرۆڤینە کو ئەوژی گۆوارێک بناوێت دەست پێکێدا سوودیا کوردیکا نەها ئەتود کورد کوردی ستادیز بەلافکردن سوودیا کوردیکا چەند زمانە هەتا بە عەرەبی و فارسیژی بەلا بوو وەختێک ئیمکانات ئێمە تۆزێک زیاتر بوو. ئەو کەسێک و لەسەر مێژووی کورد ئیش دکن و لەسەر سۆسیۆلۆژی و تشتی وای ئیش دکن دووردا خزمەت دەدەن. بالپەرێمە ئەنفۆرماسیۆن و ئالیک یەکێدن لایبرەریە یان بیبلیۆتێکم لایبرەری کوردی هەموو پرتوکەی من دۆکیمۆنی من خواری بیبلیۆتێک هەنن ینی لیبراری هەموو تینن بەر داتینی سەر ئەنتەرنێتیش بۆنە ملت بکاربن کیژان وڵاتی ئوسترالیا بێ ئەمریکا بێ کەنادا بێ ئەمە کیژان جیهانی کاربن هەرن ئیستەفادە بکەن. بەری هەر تشتی ئەوە ینی جەیەکی هونەریە ینی خەباتی هونەری زۆر تێدا هەیە موزیک بۆ ملەتی کورد زۆر گرنگە پێویستە ینی ئەم هەر کەس دەزانن منژی بێتر زانن بەروسا ڕۆلێکی پڕ گەورە ینی مەزن دەستەندیە لە سووتێ براستی ئارشیڤێ ماگۆ هەیە ینی نەتەنێ یەن گۆهاتنن بەلافکردن لە سووک و ئەو ینی تەنێ گەلێک تشتین تایبەت هەنن ماڵا هاتنن تۆمارکردن قەیدکردن و خەلک ژمەر شاندنە ینی تشتن ینی لە هەر دەرێ پەیدا نابن ینی. ئیدی لە فەڕەنسا خوێندنی کوردی پێشکەوت. بەڵام بڕای من گرنگە بگەڕێنەوە بۆ مێژووی کەیسی کورد چونکە دەبێت بزانێن پرسی کورد پرسی ئەمڕۆ نییە. پرسی کورد سەدان ساڵە و لە مێژوودا هەیە. جا پێویستە ئەم مێژووە پیری خەڵک بخرێتەوە. پەیمانگاکە جگەلەوەی کاری مێژووی و فەرهەنگی دەکات هاوکات بووە بە ناوەندێکی گرنگی دیبلۆماسی و ناساندنی کورد. دوای 1970 کە کوردستانی باشوور بۆ چمیا باران کرا و ئەنفال کرا مەسەلەکە گەورەتر بوو ئەنستیتوت دەورەی گەورەی بینی بۆ ئەوەی مەسەلەی کورد لە وڵاتاندا بەتابەتی لە فەڕەنسادا و لە ئەوروپا ئاشنا بیتن بەتابەتی کارەساتەکانی کە بەسەرماندا هاتووە و ئەو کۆنفرانسەی بەسترا لە مانجی تشرینی یەکەمی هەشتاون و کۆنفرانسێکی زۆر گەورە بوو بۆ یەکەم جارە بوو لەو جۆرە کۆنفرانسە لەو مستەوایەدا کە نوێنەری وڵاتانی ئەوروپا لەسەر مستەوای وەزیر و ئەندام پەرلەمان و حزبایەتی لە ئەمریکا و لە کەنەدا و لە سۆڤیەت بۆ یەکەم جار بوو ئاشنا بین بە کوردی رووسیا ئەوان لە ئەرمینیاوە چاوان لە مۆسکۆوە هاتبوون کونادرۆف و شاکرۆف و زۆری تریش کە لەوێن دەربوو. ڕۆڵی ئینستیتیوت لە گەیاندنی دەنگی کورد بۆ دەرەوە و بە تایبەتی دروستکردنی پەیوەندی لە فەڕەنسا و لە ناو یەکێتی ئەوروپا من بەڕێی من بەبێ ئینستیتیوت زۆر زەحمەت ئەبوو. ڕاستە لە دوای نەوەتویەکەوە حیزبەکان پەیوەندی ڕاستە و خۆیان پەیدا کرد بەڵام ئەزانی ئەم پەیوەندیانەی کە هەیە گرنگە بەڵام بەناوی حیزبەوە تۆزێ بەعزێکی لەگەڵ مخابەراتە بەعزێکی شتێکی کاتیە کە بەرژەوەندیان نەمەنێ ئەبڕێ بەڵام کە تۆ وەکو ئینستیتیوتێک لەو وڵاتە و
و کۆمیونیتیەکەی خۆت لە فەرەنسا بێ لە ئەمریکا بێ پشتیوانی بێ ئەوە هەر ئەمێنێت بەردەوام نووسەران و ڕۆژنامە نووسان و توێژەرانی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیوەندی ڕاستەوە خۆدابوون لەگەڵ ئەنستیتیوتی کورد لە ئەنستیتیوتی کورد کە ئەرشیڤێکی زۆر فراوانی هەیە کتێبخانەیەکی زۆر فراوانی خەڵک هاتوون لەوێ زانیاری باوەڕ پێکرا و زانیاری بەڵگە ئامێزیان وەدەستهێناوە لەسەر پرسی کورد و کوردستان. بەم شێوەیە ئینستیتیوتی کوردی نەک هەر هەڵگری کاریگەریەکی کولتوری بوو بەڵکو هەڵگری کاریگەریەکی سیاسی و دۆستانە و فیکریش بوو. لە سایەی ئینستیتیوتی کوردیەوە پەیوەندی زۆر لەگەڵ دامەزراوەکانی زانکۆدا دامەزرا. جگەلەوەش لە ئەنجومەنی پیرانی فەڕەنسا پەیوەندی هاوکاری لەگەڵ زانکۆکان ڕێکخرابوو. طبیعی ئینستیتیوت گۆڤارێکی دەرەکرد ماوەیەک بە کوردی هیوا دوای گۆڤارێکی بە عەرەبی دەرەکرد دراسات کوردیە کۆمەڵی خەڵک هەبوو هەم لە ئەندامی بۆردی ئینستیتیوتون هەم دەرەوەی بۆردون بەڕاستی ڕۆلیان بینی لەو چالاکیانە یعنی ئینستیتیوت چالاکی فەرهەنگی هەبوو چالاکی پەیوەندیەکان لەگەڵ دنیای دەرەوە لە مەتایبەتی لە ئەوروپا هەبوو. هەموو ئەوانەی بۆ تەنیا جارێکیش ڕویان لە پەیمانگاکە کردووە بە ماڵی خۆیانی دەزانن ئەگەرچی دۆستێکی کورد گلەیی لەوە دەکات کە هەندێک لە کوردەکان پەیمانگاکەیان لە یاد کردووە. لەو کارە گرنگانەی کە ئینستیتیوت کردی بەڕاستی ئەوە بوو لە ساڵی 94 کە شەڕی ناوخۆ لێرە ڕوویدا ئینستیتیوت لەگەڵ KNC و بە پشتیوانی گەورەی مەدام میتران و هەروەها سەرۆک میتران ئەو کاتە توانیان کۆنفرانسی ڕێک بخەن لەژێر چاودێری وەزارەتی دەرەوە و تەنانەت سەرۆکایەتی فەرەنساش بۆ ئەوەی ڕێکەوتنی پارتی یەکێتی بکرێت تاوەکو شەڕی ناوخۆ ڕوو نەدراتەوە. ئینستیتیوت بۆ من ماڵی منە ماڵی کووردە یەکەم جار کە هاتمە پاریس یەکەم خان و یەکەم ماڵ کە بۆی چووم ئەنستیتیوتی کوردی بوو ئیتر لەو کاتەوە ئەنستیتیوتی کورد من بە ماڵی خۆم دەزانم. نەوەی نوێ نازانێت کە 30 ساڵ لەمەوبەر کەس هیچی بۆ کورد و کوردستان نەدەکرد. کاتێک ڕاپەڕینی کورد لە ساڵی 1975 کۆتایی هات بەهۆی خیانەتی هێنری کەیسنجەر و شای ئێران کاتێک ڕێککەوتنی جەزایریان واژۆ کرد ڕووماڵێکی ئەوتۆی ڕەوشەکە نەبوو تەنیا چەند کەسێک باسی ئەو کارە ساتیان دەکرد کە بەسەر کورد هات. ئێستا لە جیهانێکی زۆر جیاوازدا دەژین. یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئەم جیهانە جیاوازەش ئەنجامی کارەکانی پەیمانگەی کوردیە لە ڕێی پێدانی زانیاری لەبارەی کورد بەو سەرکردانە یان ئەو کەسانەی دواتر بوونە سەرکردە لە ئەوروپا و ئەمریکا. ئەمانجامەیە بۆ دەستگەهێکی کوردستانی بە یانش بۆ هەموو کووردا بێ چ سیاسی چ نەسیاسی نەیە پارچەیەکی کوردستانی بۆ جوڕەیەکی دوان دوێ شەوا تاریدا دوان ڕۆژێ ڕەشدا چرایەک بچووکێ هیوا بە دەنگێ کووردا بگەینە دنیا دەربە ئۆ کوردیجیت کاربن پێ سەربلند بوون یەکیتیاوانە مانەوی تەمسیل بکە.